بسم الله الرحمن الرحيم. دیار ئێمە و کۆمەڵبەندی هەرچەتوانی کۆمەڵی ئیسلام هەستین بە سازدانی ئیفتار سائیمێک بۆ سەرجەم بەرایانمان لە سنووری ئەنجومەنی سۆران. خی گەورە پاداشتی هەموو ئەو برایان دەتەوە کە بەشداریان کرد کە ببوونە فاعیلی خێر لە سازدانی ئەم ئیفتار سائیمە. بەسشمان لەو بوو کە بتوانین لەم ئیفتار سائیمەدا سەرجەم برایانمان، ئەندامانمان، لایەنگرانمان لەم ئیفتار سائیمە کۆ بکەینەوە. خی گەورە پاداشتی هەموو لای شەمداتەوە کە زۆر ماندی بوون و زۆریان سەرف کرد بۆ ئەنجامدانی ئەم ئیفتار سائیمە. خی گەورە پاداشتی ئەوونێک داتەوە ڕۆژووی ڕۆژوانی هەمولاتیش قبول بکات.